تۆ چۆنی؟ حەزت لە چی ئێستا؟ حەزت ئالەمەیە؟ حەزت لە چ ڕەنێکە زیاتر؟ ڕەناوڕەنج بەمەی؟ زۆر چاکە. ئێمە لە دوکانێکین کە پڕە لە شتی ڕەنگاو ڕەنگ بۆ مناڵ. ئەمە جیهانی مناڵانە. لە پاش ناوبڕەکەەوە جارێکتە سڵاوتان لێبێت ئێمە بەردامی لە بەرنامەکەمان لەگەڵ ئەم کچە جوانەیە ئەم کچە جوانە هەر بووشیشی کڕی ئێمەش حەزمان کرد پێتان بڵینەوە جارێکتە سڵاوتان لێبێت. بەر لەوەی کە دەست پێ بکەینەوە من شتێکتان بۆ چێڕمەوە ڕۆژێکیان مناڵ و دایشێک بە ڕێگایە ڕۆشتن. مناڵەکە دەستی دایشی بەرا و ڕای کرد بە ڕووی شەقامەکە. لەو کاتە ئۆتۆمبیلێک بەهێواشی لە بەردەم مناڵەکە ڕاوەستا. دایکەکەی ترسا لەوەی کە ئۆتۆمبیلەکە لە مناڵەکە بات. بەڵام دایکەکە چی کرد؟ دەستی مناڵەکەی گرت و ڕاکێشا بۆ لای خۆی. بڕوان پێکەن بۆکسێکی کێشا بە پشتەمەلی مناڵەکەیە ئەگەر سیارەکە لی باە هەرەوەنە ئازاری پێگەشت. ئەمە بە حساب دایکەکە پێی ناخۆشە ئەگەر سیارێک لە مناڵەکەی باخوا نەخواستە. ئەی بۆکسەکەی خۆت وەکو سیارەکە نەبوو یاخود ئەگەر لە سیارەکە کەمتر بێت بەڵام ئەو هاتە دەرەوە لە دەمی مناڵەکە منیش پێم وت پورێکیان دادێکیان ئەو بۆکسەی تۆ بەقەدەر هەر قورسایی سیارەکە ئەبوو ئەگەر لی باە. ئێمە چۆن نەسیحەتی مناڵەکانمانەکەین چۆن ئامۆژگاری مناڵەکانمانەکەین لە کاتێکە ئەگەر مناڵەکانمان عجوولی بکەن یاخود سێ لاپتۆپ بشکێنێ پێڵی چی لەگەڵمانە بن ئێمە بەردەوامی نا دەبۆتی دەستی خۆش بێەوە کە تۆ سەردایکە کە ئەوە لە ئەوڵ دق و ئاگەی لێ بووە مەسەن لە جادە لە پەڕینەوە دەستی بگرێ بۆی کەسیان تووشی مووقیفە نەبن هەم سایقەکە یعنی تووشی مووقیفیانە بێ هەم مناڵەکەش نەکەوێتە بەردەمی سیارەکە. مناڵی ئێمە تا چەندێک هەستەکەی نزیکە لە سیاست و لەو شتانی کە گەورەکانیش ئەیزانن بۆ نمونە لە کاتی انتخاباتەکان هەڵبژاردنەکانە هەرچی مناڵتە بینی ئاڵای حەزبەکانی پێبوو بێجیاوازی. والله تا حدێ ئەوان چاو لە گەورەکانەکەن سێ مەسەلە ناوڵی سەر و خۆیانەکەن لە عیلی خۆیانە ئەوان سەر بە چ لایەن یعنی سیاسە و قاوەرێک من ئەوی ئەوانیش چاو لەوەکەن چکە مناڵن هیچ نازانن لەبەرەوە ئەچنە پاڵ ئەوان. ئەگەر مناڵی تۆ خوا نەخواستە عەجوولیەکە کاتوانە نەخوا نەخواستە بێ عەجوولی بکات تا چەندێک تۆ بەرگەی عەجوولیەکەی ئەگریت و تەحملی عەجوولیەکەی گریان ئەو تا پیاکێشی بەڕاستی بەڕاشکاوی. زۆر بەڕاستی پێتەڵێم هیچ تەحملم نییە بەرامبەر بە هاروهاجی مناڵ. عەزەتی ئەوە؟ عەزێتم نەیەوە قەت ناتوانم بە شێوەیەکی وا پیای کێشم کە ئازاری بم بەس کێشامە بەدەستە وتمە ئەو شتەمەکە ئەو شتە غەڵەتە بەس زۆر بە هێواشیش کێشامە بەدەستە ناتوانم تەحملی هاروهاجی بکەم. زۆر گەڕێنەوە بۆ مناڵی و حەزەکەی عەجوولی بکەی بەڵامێکی کێشەی بەدەستی توایە خوا نەخواستە ئەو کاتاڵی چی؟ وەڵا زۆرم پێ ناخۆش بووە. وەڵی لیان بۆ مناڵ زۆر باش نییە بەڕاشکایی من ئێڵە وڵا بەڕاستی هەندێک جار بەس لیانەکەم وانە یانی دایکە لی یاوی چۆنی بڵێ چاشی چۆنی لی یاوی عەزەتی زۆر یاوی گریاوی چۆنی تۆ باشی وەزعی چۆنە؟ باشم ماشەڵا کە جوانیت خۆ دەزانین کە جوانیت؟ ئەیدە زۆر چاکە بڵێ من زۆر زۆر جوانم زۆر زۆر جوانی باشە خوا لە دایکی نەسێنێت ئەگەر هیچێکم مناڵە ببینێت ئێستا پێم تۆ چۆنی کچە جوانەکەتیم باشم تۆ زۆر جوانی وتی من زۆر جوانم ئەگەرێکی بڵێ کچە ناشرینەکە چۆنی تا چەندێک پی ناخۆش ئەم مناڵە زۆر زۆریش کاریگەری زۆر زۆر لەسەر ئێمێنێتەوە هەتا ئەگە بڵین دوای چەندێکیش ماوەیەکی چەندیش ئەو زەلامە بینێ هەر لەلای ئەوەی لا دروستە بێ ئەڵێ بۆ پێوتم تۆ ناشرینی لاشی مناڵەکە چۆنی ئەگەم مناڵی تۆ عەجوولی بکات تا چەندێک تۆ ڕێگر ئەبی لە عەجوولیەکانی لە هاریەکانی زۆر زۆر ڕێگرم بەڵێ زۆر شتێکی باشەکی کە ڕێگری بەڵێ چۆن ڕێگری مەسەن لی تووڕە ئەبی چی؟ لی تووڕە نابم بەس تو ئەم نەسیحەتێکە مەگەر نەسیحەتەکە جوانەگە لی تووڕابم چۆن نەزانێت نەسیحەت چییە؟ وەڵی ئەتوانێت ئەزانێت باشە بەڵێ تۆ نەسیحەتێکی بەڵام بچ ڕێگەیەک ئایا بەو ڕێگەی کە لی تووڕە ئەبیت یان ئەو تا ئاگاداریەکەیتەوە؟ ئاگاداریەکەینەوە و لێشی تووڕابم. ئەگەر تۆ مناڵەکەی تۆ کەسێک ئەیبینێت دەڵێت چۆنی سەگ باب دوول لە ڕووی مناڵەکەی تۆ پەرچنی چقایم بێمانە قسەی خەڵکن چۆنی ناشرین چۆنی کەچەڵیش نییە مناڵەکە یان مەسە پێڵێ ئەگرع بەڵێ ئەمانە چۆن زۆر زۆر ناخۆشە زۆر خۆشی پێی ناخۆشە خۆی هەست بە شتێکە کات خۆشم زۆرم پێم ناخۆشە زۆر زۆر بڵێ مناڵەکە زۆر جوانە مناڵەکە زۆر بە ئەدەبە مناڵەکەت زۆر کوڕێکی عاقڵە کچێکی عاقڵە ڕوبەڕووی بێ بکەنە ڕوبەر ئەو کاتە سێرەکە و کەسەی خۆشەیە هەر تۆ بۆ خۆت لەگەڵ کەسێکە کە سڵاوی لەکەی لەو کاتێ پێڵێ ماشەڵڵا کە جوان بووی ئەمڕۆ زۆر جوانتر بووی سێرەکەی تۆ ئەو کەسە خۆشەویستی تۆ دروست ئەبێت لای تۆ لە چ وڵاتێک ئاژیت؟ من لە سویدەژیت قەت بیستوتە
کەسێکی سیویدی باشە لەوەیە کە مناڵێکە بینێت بەم شێوە تەسڕفی لەگەڵاکە ئێمە زۆر جا بەم شێوە تەسڕف لەگەڵ مناڵاکەین بۆ نمونە ئێستا پێتەڵم مناڵێکە بینین کچی ڕەفیقێکمانە خزمێکمانە پێڵین ئاواشی بۆکەین بە سوعاتەوەڵین سەگ باب پس پس ناشرین ئەو کوژم ئەم تەسڕفاکەین لەگەڵ مناڵە بە شەرتێک کە ئێمە نازانین ئەم مناڵە دایکی چەندی پێ ناخۆشە ئەگەر ئەم قسەیشی پێ بڵین بە سوعاتەوە یان باوکی چەندی پێ ناخۆشە بەڵاوە لەوێنی هەر لەلای ئێمە هەیە ناخۆشیەکە شێوێتۆ لەوەڵە کەساتی و مناڵە ئەشکێنیت بە بێەوەی کەساتی بیت ئەس بە بوونی خۆی بکە دوو هەمیش دایک و باوک و کەسوینەکانی وا هەستەکە کە تۆ ڕێز لەوانش ناکردی لە بەروەی مناڵی دوا ڕۆژنەوەی دوار تۆ بێ وای پەروەردەکەی بۆ ڕۆژی دوای تۆ بژی ئەوەی کە تۆ ینی هەستی کرۆکە هەت بێ بە ڕێز و خۆشی ئەو بەڕاستی هەی بێ نەک وەکو خەوێت تۆ نەدبووە لە کۆتایی ئاڵێم توخوا ئەگەر ئەم جارە مناڵێکمان بینی با ئەم وشانە لەگەڵ مناڵانە نەڵین مناڵ چونکە هەستی هەیە ئەگە هەستیشی نەبێ پێ نەزانێت بەڵام دایک و باوکی گویان لێ کە کاتێک ئەیان بینی پیانەڵین ویست ناشرین ویست کەچاڵ یاخود چەند شتێکی تر کە باسمان کرد ئێمە هیواخوازی مناڵەکان گیانێک بۆ خۆیان دروستکەن خۆیان بن نەک گەورەکان ئێمە بینیمانە زۆر جار مناڵ وا لێک کراوە کەوکو گەورەیەک تەسڕف کات لە کاتێکە گیانی مناڵ نزیک نییە لە گیانی گەورەوە زۆر جار بیستومانە مناڵێک 4 ساڵ بووە باوشی پێی و تۆ کوڕم ببە بە پیاو ئەم مناڵە چۆن ئەزانێ ببێ بە پیاو لە کاتێکە کە گەورەش بووە ئەڵێ کوڕم هێشتا مناڵی ئێمە لە کۆتاییەوە خوازین کە مناڵەکان خۆشبەخت بشین لەم وڵاتە هەژارەیە لەم وڵاتە هەژاری کە پڕە لە نەوت بەشی مناڵەکان نییە کە ئەو مناڵانی کە علاگەتیا فرۆشن ئێمە بیرمان نەچێت زۆر جار مناڵەکانمان نەخینە کارێکەوە کە خۆیان توانایان نییە یاخود خۆیان بیریان لێ نەکردوێتەوە کارە بکەن تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی شادێک تێبن خواتان لەگەڵ تۆش وەکو من مناڵ بووی شەیدای گەم و تۆپان بووی تۆش وەکو من مناڵ بووی شەیدای گەم و تۆپان بووی کاتی ئێوە هەنووشێن چاڵچاڵێن و پەرپاتێن کاتی ئێوە هەنووشێن چاڵچاڵێن و پەرپاتێن خەت خەتێن و سێبەردی هەتا ئەم ڕۆژ دوو